سلام و ڕەحمەتی خوای گەورە سەر هەموو لایەک بێ خۆشحاڵین بە دیدارتان یاخۆ بەخێر بێن. ئێمە لە ڕابردوو چەند پەرلەمانتارێک بە ژمارەی یاسایی داوامان لە سەرۆکایەتی حکوومەت هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی کرد بێن ڕوونکردنەوە بۆ پەرلەمانی کوردستان بدەن سەبارەت بە یەکەم 27 میلیارد کە حکوومەت هەرێمی کوردستان ڕاگەیاند و قەرزارە و یاداشی دووەمان سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موسەی فەرمانبەران بوو کە بەچی یاسایەک لەسەر چ بنچینەیەک حکوومەت ئەم سەدا 21 بڕیوە و یاداشتی سێمیش کە من 48 ساعت پێش کۆبوونەوەی پەرلەمان لە 26 حوتی 2020 زەختمان کردوتەوە کە ناوەڕۆژی ئەم دوو یاداشتی پێشتر جێبەجێ بکرێ و بەرپرسانی حکوومەت لە هۆڵی پەرلەمان ئامادە بن بۆ ڕوونکردنەوە. بەڵام بەداخەوە بە تایبەتی بە ڕێزان سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت هیچ کامێکیان لە هیچ کۆبوونەوەیەک پەرلەمان کە ئەمە بۆ 2 ساڵ دەچێ ئامادە نەبووە. هەندێک وەزیری بەڕێزیان ناردوو بەڵام بەڕاستی وەڵامەکان مقتەنیع نەبووە لە لای ئێمە. بۆیە ئێمە ئەم جار هەنگاوێکی دیکەمان ناوە هەنگاوێکی پەیڕەوی و هەنگاوێکی یاسایی وەک ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنی جیاوازەکان کە بریتێ لە پرساندن واتە ئیستیجواب لە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موسەی فەرمانبەران کە ئەمە بۆ دووەم جارە کە لە ماوەی 4 مانگدا تەنها 2 موسە دابەشکراوە ئەویش بە لێبڕینی سەدا 21 ئێمە داوامان کردووە ئەمڕۆ 24 پەرلەمانتار لە فراکسیۆنی جیاوازەکان کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و وەزیری دارایی لە پەرلەمان ئامادە بن بۆ پرساندن کە بزانین داخوا لەسەر چ بنچینە و بنەمایەک و بەچی یاسایەک سەدا 21 لە موسەی فەرمانبەران بڕیوە کە ئێمە دیارە فراکسیۆنەکانی ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و فراکسیۆنی ئازادی و سربەخۆکان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئێمە ئەم 24 پەرلەمانتارە ژمارەی یاسایی کە پێویست 23 کەس ئێمە 24 کەس ئیمزامان کردووە کە بەڕاستی پێویستە حکوومەت هەرێمی کوردستانیش بەدەم داواکاری و یادداشتی ئەم پەرلەمانتارانەوە بێن و سەرۆکایەتی پەرلەمانیش دەبێت بەڕاستی ئەمە جێبەجێ بکە کەمە پێمان وایە ئەمە هەنگاوێکی گرنگ و گەورەیە لە پرۆسەی پەرلەمانی کە لە 29 ساڵی ڕابردوودا تا ئێستا بۆ یەکەم جارە پەرلەمانی کوردستان ژمارەی یاسایی کۆ ببنەوە بۆ پرساندنی حکوومەت و بەرپرسانی حکوومەت. من هیواداریشم بەرپرسانی حکوومەتیش ئەم دامەزراوەیە بە خۆیان بزانن و بێن لێرە بەڕاستی ڕوونکردنەوەکان بۆ خەڵکی کوردستان بدەن و ئێمە لێرەوە دەمانەیە بەڕاستی من یەک لەبارە خۆم زۆر سوپاسی ئەو پەرلەمانتارانە دەکەم کە لە فراکسیۆنەکانی بەشدار لە حکوومەتن کە ئەگەر جارێک پێویست بە سوپاس بکە بۆ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن پێم وایە 100 جار ئیوان پێویست دەکە سوپاسیان بکرێ و تەقدیریان بکرێ هەڵوێستێکی مەردانەیە و ئەوە هاتنەدەرە بەڕاستی لە کەوڵی حیزبایەتی کە پەرلەمانتار نوێنەری خەڵکە ڕاستە حزب کاندیدی کردووە کاتی خۆی بەڵام نوێنەری خەڵکە پێویستە لەگەڵ ئێش و ژان و معاناتی خەڵک بێ و ئەوانش کە لەسەر میدیاکان هەمیشە قسەیان کردووە و دەتوانم بڵێم هێندە جار چاواشەکاریشیان کردووە ئەمە ئەرچی ڕاستەقینەی پەرلەمانتارە کە ئەوە پرۆسەیەکی یاساییە و ڕێکارێکی پەیڕەوی بەرامبەر بە حکوومەت بگیرێتە بەر بۆ لێپرسینەوەی بۆ محاسبەکردنی حکوومەت و ئەومان بەڕاستی پێدروستە و ئەوەی تر بەڕاستی ئەگەر وا بێ هەر قسەی گەورە کراوە و لە هێندێک کاتە چاواشەکاریش کراوە لەنام پێم وایە دەبوو پەرلەمانتار بە تایبەتی ئەوەی کە لە ئۆپۆزیسیۆنە لە ڕیزی پێشەوەی واژۆکردنی ئەوەی بکە حکوومەت پرساندی لێ بکرێ و محاسبە بکرێ بەڕاستی طبعا دیارە بە پێی پێڕە و پێویستە ئامادە بن و
لە حاڵەتی ئاساییدا هەفتەیەک دوای ئەوەی کە ئەم یادداشتیان بەدەست دەگا ئامادە بن و ئەگەر پاساوی یاسایی و معقول هەبێ سەرۆکایەتی پەرلەمان دەتوانێت تا مانگێک مۆڵەتیان بۆ دابنێ و ئەگەر بەڕاستی نەشێن بەبێ ئەوانیش بە پێی پەیڕە و پرۆسەی پرساندن بەردەوام دەبێت و دوای پرساندن کە ئەگەر پەرلەمانی کوردستان مقتەنع نەبوو بە وەڵامەکان دیارە دەچێتە هەنگاوێکی تر بریتە لێسەندنەوەی مدمانە کە ئەو کاتێ پێویستی بە دوو لە سەر سێی ئەندامانی پەرلەمان دەبێت.